خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ململانەکان لەسەر ئاستی جیهان ئێستا ململانەی توندی ئابوورین دوو جەمسەر بەتایبەت ئەمریکا و چین ئێستا زۆر بە هێواشی خەریکە مۆنۆپۆلی ئابووری دنیا دەکات. عێراق و هەرێمی کوردستانیش لە چاوی ئەمریکا و چین بە دوور نین. هەرچەندە ئەمریکا تا ئێستش باڵا دەستە بەڵام چینیش تاوی لەوەیە خێروبێری یان عێراقا بە بازارێکی خۆی و بەشێک لە سەروەتەکەشی بۆ خۆی ببات. ئایندەی جیهان، ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بچووکتر عێراق و هەرێمی کوردستان لە نێوان چین و ئەمریکا بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ ئایا ئەگەر بێت و ململانەکان بگەنە ئاستێکی توند تەنانەت پەلاماردان و ڕوبەڕبوونەوەی سەربازیش ڕوەدات؟ ئەفشە و گفتوگوێکی ورد و چڕ لەسەر ئەو پرسە لەگەڵ زۆر بەڕێز فەریدە سەسەر سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان ئەنجام دەین. کاکفەری زۆر بەخێر بێت. بەڕێستان لە چوارچێوەی وەفدێکی باڵا وەکو نوێنەریەکێتی نیشتیمانی کوردستان لە چین بوون. من ئەمەوێ بە ورد چینە ناو ئەو سوورانەی ئەو وێنانە و تێگەشتانەی کە بەڕێزت بینیوتە لە چین. ئێستا چین بەرەو چی هەنگاوانێک کاکفەرید ئەوەی کە تۆ بینیوتە بەتایبەت لە بواری اقتصادیدا؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ 1990 ئەو کاتە تازە گۆڤاری ئەمریکی و ئەوروپیمان زۆر بۆ هات. لەوێ زۆربەی زۆری بابەتەکانی ئەو گۆڤارانە لەسەر ئەوە بوو چین لە ماوەی 20 ساڵی داهاتوو چی بەسەر دێت، چۆن گەشە ئەکات، ئابوووریەکەی چی بوو. مەبەستم ئەوەیە کە لە نەوەدەکانەوە ئەمریکیەکان و ئەوروپیەکان تەسەووری ئەوەیان هەبووە. من ناڵێم ترسیان هەبوو، بەڵام بۆ چوونیان ئەوە بووە کە چین بەرەو گەشەیەکی زۆر گەورە ئەڕوات، بەرەو بازدانێک ئەڕوات و بۆ چوونەکانی شار ئێستا دەرکەوتو هەمووی ڕاستە. چین لە چاو 20 ساڵ لەمەوە پێش یا 30 ساڵ لەمەوە پێش هەر زۆر گەشەی کردووە و لە هەندێک بوارە ینی هەموو وڵاتانی تێپەڕاندووە. جگە لەوە پەیوەندی جیهانیشی دروست کردووە و شێوازی کارکردنیشی تاو جیاوازە لە شێوازی ئەوروپیەکان و ئەمریکیەکان. لەبەرەوە ئێستا بەدڵنیایەوە گومان لەوەدانەیە کە ئەو زلهێزێکی جیهانیە، بەڵام تۆ ئەوەش لە بەرچاو بێت کە زلهێزی جیهانی کایەکەی هەموو جیهانە و زلهێزی جیهانی ئەبێت لە ئابووریە زلهێز بێت، لە سوپاییە زلهێز بێت، لە ناوخۆیە بتوانێت کۆنتترۆلی وڵات بکات لە پەیوەندیەکانە هەر بەو شێوە. و ئێستا گەر سەیری بکەیت ئەبینی چین بە دوای بنکەی سوپایی ئەگەڕێت بۆ هێزە چەکدارەکانی و تا ئێستا یەک وڵاتی هەڵبژاردووە کە جیبۆتیە. جیبۆتی وڵاتێکە باەخێکی زۆر گەورەی نییە لەسەر ئاستی نێودەوڵەتی، بەڵام ئەوان مەبەستیان ئەوەیە کە موقع جغرافیەکەی زۆر استراتیجیە، کەوتۆتە بەشێکە لە ئەفریقیا، بەڵام لە هەمان کاتیشە ئەڕوانێتە سەر ئاسیا. یعنی ئاوێکی تەنگەیەک دووری ئەخاتەوە لە ئاسیا. دواتر ئەوەی کە لە جیبۆتی بێت لەو شوێنە بێت بابلمەندەبی گرتووە، یعنی دەریای سوور قفڵەکەی لای ئەوە، دەریای سووریش ئاکاتە ئەو بەری کە بریتە لە کەناڵی سوێس. یعنی کەناڵی سوێز گرنگترین و گرنگترین دەواازەی بازرگانی دەریاییە لە هەموو جیهانە. لەبەرەوە ئێستا لەوە دەستی پێکردووە ئەتوانی دووراییە استراتیجیەکانی لێرەوە تێ بکەیت. دەریایەکی زۆر گرنگ، کۆنتترۆلی دەریای هندی و دەریای ناوەڕاست ئێستا بەدەست چینەوەیە، ناڵێ یان دایەخات ینی دوور مەودا ئیشەکەن و وردیژی ئەمە یەک ئەجە بەدڵنیایەوە ئەوەندە پێیان بکرێت هەوڵەدان بکەی سوپایەتریش دروست بکەن. ئەم کۆبنەوەی کە ئێستا ئەکرێت ئەوەی پێ ئەڵێن دایالۆگ لە نێوان پارتی کۆمونیستی سین و وڵاتەکانی تری دەوڵەتە عەرەبیەکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوانە ئەمە بەشێکە لەو بەرنامەیە و دەمێکە کاریان بۆ باشە. کاکفەرید لەگەڵ ئەوەی خۆیدا هەوڵی داوە کرانەوەیەک بە ڕووی دنیا دروست بکەن ئەو وڵاتان ئێستا زۆرێک لە وڵاتان کە دۆستی ئەمریکان ئەکید بەرژەوەندێکی هاوبەشەیە، کابرا چاوی لەوێ یان وڵاتەکە چاوی لەوێ ئەمریکا بیپارێزی و ئەندێک دامی مادی بکە، دامی عسکەری بکە. چین لەوە پلانی چییە؟
مۆنۆپۆڵە بەڵێ ئەمەیان بەشێکە لە لایەنە کەلتوریەکە لایەنی دروستکردنی پرۆپاگەندە بۆ چینی تازە کە ئەوان بیری لەکەنەوە کە دروست بێت ئەمان گوتارێکیان هەیە جوانترین گوتارە یان کاڵیم جوانترین گوتارە مەرج نییە بڵێم ڕاستگۆترین گوتارە بەڵام سەنز ڕاکێشە حەزەکەی جۆ لێ بێت ئەو باس لەوە کات کە ئەڵێت ئێمە هەمومان مرۆڤین مرۆڤایەتی کۆمانەکاتەوە و لەبەر ئەوە ئێمە پێویستە شارستانیەتیەکی جیهانی دروست بکەین نامانەوە شارستانیەتی تەنها ڕۆژهەڵاتی بێت یاخود ئەمریکایی بێت یاخود ئەوروپایی بێت یان ئەم گوتارێکی سەنجڕاکێشە هەموو گەلان کەیفیان پێدێت و حەزی لێ ئەەکەن ئەمە لەوە دەستیان پێکردووە ئەمە ڕازگۆشە لەگەڵ ئەو گوتارە یعنی مەسلەی ڕازگۆی شتێشتە لە سیاسەتە بەڵام ئەمە گوتاری سیاسی ئەوان بەو شێوەیە بەڵام لە چوارچەوەی ئەم گوتارەدا دۆستایەتی شەکەن و هاوکاری ئابووریش هەیە هاوکاری سیاسیش لەگەڵ وڵاتانە هەیە پەیوەندی دیبلوماسی لەگەڵ وڵاتانە هەیە و کاری شەکەن بۆ ئەوی دەست بکەن بە دروستکردنی پرد لەگەڵ هەموو وڵاتانی دەوروبەری خۆیان پێش هەموو شتێک و ئەنجا لەگەڵ جیهانە ئەمە بەشەکە لەو بەرنامەی خۆیان دەستیان پێکردووە نزیکەی 15 ساڵە بێت دەستیان پێکردووە بە ناوی ئەوەی کە ئەمە پێویستمان بە شارستانیەتێکی جیهانیە ناڵم گوتارەکە سەنز ڕاکێشە و سەنزی گەلانیش بە لای خۆیدا ڕائەکێشێت ئەوەی کە یارمەتی دەرە بۆ ئەم گوتارە کە من پێم وایە ڕەنگە بەشێکی زۆر ڕازگۆییشی تیابێت ببەرەوت لەگەڵ گوتارەکانی تری وڵاتانی تر هۆی ڕازگۆیەکەی پەیوەندی بەوە هەیە کە چین خۆی ڕابردووی ئیمپریالیستی نییە ینی لە مێژووی ئەوە کەمترین وڵات بۆ کە پەلاماری وڵاتانی تری دابێت مستعمەراتی نییە نەچوە لەشکر بنێرێت بۆ دەرەوەی وڵات و وڵاتان داگیر بکات بە پێچوانەوە یان لە سەردەمێکی دیاریکراودا تەنجی پێ هەڵچەندراو بوو لە نێوان مەغۆلەوە و بەهۆیەوە کە ئەو شورە دوور درێژەی دروست کردووە ئەمە بۆ خۆپاراستن بووە چونکە نەی ئەتوانی شەڕیان لەگەڵا بکات گەیشت بوو ئەو ڕادەیە کە تەنها دیفاع لە خۆی بکات کاک فەرید ئەوەی کە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست و عراق مهمە مەسەلەن چین چ چاوێکی لەسەر عراقا مەسەلەن بەڵێ ئەمە خۆی بەشەکە لە استراتیجی خۆیان یعنی ئەو وڵاتانەی کە یانوێت ڕۆڵی زلهێزێکی ئابووری جیهانی ببینین بە دڵنیاییەوە ئەبێت پەیوەندی نێودوڵەتیان زۆر فراوان بێت بەڵام مەسەلەی پەیوەندی نێودوڵەتی بە ئارەزوو نییە یان چین ئەگەر بێت لەگەڵ ئەمریکای لاتین پەیوەندی دروست بکات ڕەنگە ناتوانێت ڕەنگە بیاوێت لەگەڵ ئەوروپا بێت ڕەنگە ناتوانێت یان ئێمە ئەگەر بمانێت بڕیارێک دەرکەین ئێمە بچین ئەبێت لەگەڵ پەرە بە پەیوەندیەکانمان بدەین لەگەڵ ئەمریکای باشوور یان ئەمە بڕیارماندا بەس ئایا واقع ڕێگە ئەدات یان مەسەلە کار ئەوە نییە کە بڕیار بێت ئەمە خۆیان پێیان وایە لە نزیکەوە دەست پێ بکەن ئەمە ڕۆژهەڵاتین و پەیوەندی کۆنیان هەیە لەگەڵ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕێگەی ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە لەگەڵ ئەوروپا ئەمە لە سەدە ناوەڕاستەکانە نزیکەی ڕەنگە 1000 ساڵ لەمەوە پێش ئاوریشم لە چین پەیدا بووە و ئەمە یەکێک بوو لە نهێنیەکان کە کەس نەی ئەزانی چۆن ئاوریشم دروست ئەکرێت و چۆن ئەکرێت بکرێت بۆ شتێک کە ئینتاز ئەکرێت لەبەرەوە ڕێگایەک هەبوو پیان ئەوت ڕێگای ئاوریشم لە چینەوە ڕێگای ئاوریشم بەڵام ڕێگای ئاوریشمی ئەو کاتە زۆر یانی هیچ باسێکیان بۆ کردن کاک فەرید نا ڕێگای ئاوریشم ئەمە تعبیرێکی مەجازیە ڕێگایەک هەبوو لە چینەوە دەستی پێکرد ئاهاتە لای هندستان و پاکستان و ئێران و بەشێکی بە کوردستان تێ ئەپەڕی و بەشێکی بە سەروی دەریای ڕەشەوە تێ ئەپەڕی و لەوێشەوە ئەچووە باکووری ئەفریقیا و لەو لاشەوە ئەچوو بۆ ئەوروپا و ڕێگای دەریایش هەبوو بە دڵنیایەوە بەڵام ئەو کاتێک کە کەناڵی سوێس نەبوو ئاوە ئەسوڕایەوە هینەکەی زۆر دوور بوو ئەمە ڕێگای ئاوریشمە ئەمان ئەڵێن ئێمە لە ڕێگای ئاوریشمەوە دنیامان ناسی و دنیاش لە ڕێگای ئەمەوە ئێمەی ناسی و لەبەرەوە ئەمانوێت ئەم ڕێگای زیندوو بکەینەوە بەڵام ئەوە بەستیان ئەوە نییە ڕێگاکە زیندوو بکەنەوە بە مانا حرفیەکەی یعنی قیتار دروست بکەن ئەوان نییە چونکە خۆی لەم سەردەمەیە هەر پەیوەندی هەر هەیە بەڵام ئەوان ئەڵێن ئێمە پەیوەندیەکی زۆر گەشە کردومان لەگەڵ جیهانی دەرەوە هەبووە بەڵام لە قۆناغێکی دیاریکراودا کە گەیشتنە سەردەمی تازە تووشی کۆمەڵێک کێشە بوون و تووشی شەڕ بوون و داگیرکران و ئەوە وای کرد ئەوان داببڕێن و دواش بکەون ئەڵێن ئێمە ئەمانەوەیت ئێستا لەگەڵ دەرگامان بکەینەوە بەڕووی جیهانە بەچ ڕێگاک
ئەو حقیقەتی ئەو ڕێگا ئەوریشمە جێبەجێکەن کاک بە ئابووری بابووری ئەمان سەچی ئەمان ئابووریە ئەمە یەک دووەمیشیان بە منافەسەی ڕۆژئاوا و بە تەحدید بە منافەسەی ئەمریکیەکان ئەو پێتەڵێت من تۆ وڵاتەکەی تۆ پێویستی بەچێت تۆ ئەڵێم پێویستم بە کارگەیە ئەڵێن ئێمە بچۆ لەگەڵ ئەمریکیەکان قسە بکە بە چەند بۆ دروستەکەن ئێمە بە نیوە قیمەت بۆ دروستەکەی ئێمە وەکو وڵاتێکی هەژار بە دڵنیاییەوە ئەوەندەی کە لە ڕووی ئابووریەوە مامەڵەمان لەگەڵ چین ئاسانتر ئەبێت بە بەراورد لەگەڵ وڵاتە هەرە پێشکەوتوەکان هیچ جێ پێی خۆیان کردوتەوە یان هەر هێشتا لە ئاست دیبلۆماسیەکەی هەیە نه ئێستا ئەوەی بۆ باس کردی کە ئەوان پرۆژەی ڕێگای ئاوریشمیان بە تەمای زیندوو بکەنەوە بەڵام بەمانە مەجازیەکەی ئەمە هەموو وڵاتانی ناوچەکە ئێستا خۆیان بۆ ئامادە کردو یەکێ لەوانە عێراق خۆیەتی ڕێگای خۆی بۆ ئامادە کردووە ئەوێت ڕێگایەک دروست بکات لە بەسڕەوە بە درێژایی عێراق تا ئەگاتە تورکیا و لەوێشەوە شەمەندەفەر ڕێگای شەمەندەفەرە بۆ ئەوەی عێراق ببێتە ڕێڕەوەیەک لە نێوان ئەو شتانی کە لە چینەوە دێن و ئەچن بۆ ئەوروپا یعنی ئێستا ئەو وڵاتانە خۆیان بۆ ئەوە ئامادە کردووە عێراق ئێستا خەریکی دروستکردنی بەندەرێکی زۆر گەورەیە بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەو پرۆژە گەورەی چین لە بەرامبەریشمانە کوێتیەکانیش بەنداوی مبارەک دروست ئەکەن ناوەکەی وایە بەنداوی گەورەی مبارەک عێراقیش بەنداوێکی زۆر گەورە لەوێ دروست دەکات سکەیەکی شەمەندەفەر دروست دەکات و عێراق خۆشی پێی وایە ئەوەندە کاڵا بەو سکەیە پێ ئەپەڕێت پێویست بەوە ئەکات کە سکەکە دووسەر بێت یعنی ئەوە نەبێت بڕوات و دواتر ئەبێت لەولاوە بسوڕێتەوە بڕوا لەو لاشەوە قتاری تر بێتە خوار ئەمە لە دوور مەودایان لە نزیک مەودا ئیشی بۆ کرێ ئەمە عێراق دەستی پێکردووە ئەم پرۆژەیە دەستی پێکردو خۆیان بۆ ئامادەکان لە هیچ سوودمە دەبێت یان هەرێمی کوردستان بەڕاستە بڵێن خۆی هەتا ئێرانیەکانیش بیر لەوە ئەکەنەوە ئەمانیش هەر چووکەوە نزیکترن لە ئێمە لە چین ینی هاوبەش نین یانی سنووری هاوبەشیان نییە بەڵام ئەوانش خۆیان بۆ ئامادە کردووە بۆ ئەم مەسەلەیە بیر لەوە ئەکەنەوە ڕێگایەکی شەمەندەفەر دروست بکەن بەناو عێراقا بڕوات بگاتە سووریا و لە سووریاەوە بگاتە دەریای ناوەڕاست ئەو بیری لەکەنەوە یعنی هەموو وڵاتان خۆیان بۆ ئەم مەسەلەیە ئامادە کردووە ئەو وڵاتانی کە پرۆژەکە ئەیگرێتەوە ئیماراتیەکانیش خۆیان بۆ ئامادە کردو سعودیەکانش خۆیان بۆ ئامادە کردووە چکامە تێکەڵچێشی ئابووریە تێکەڵچێشی کاڵاییە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق بە دڵنیایەوە ئەویش ئەم یانەگەر عێراق بگەشێتەوە ببوژێتەوە هەرێمیش ئەگرێتەوە بەڵام پرۆژەکە تا ئێستا لەبەر جوگرافیا ڕەنگە بە هەرێمی کوردستانە تێنەپەڕێت چکە ئەو سکەی من باسیەکەم بە ناوچەی شەخاوی تێناپەڕێت هەرە بە دەشتایەکانە بڕوات کاکفەری لەکوێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا بەریەکەکەون لە عێراقا ئەوەی کە لە سەردەمی سەرۆکایەتی بەڕێز عادل عەبدولمەهدیە بینیمان مەسەلەن بوو بەهۆی ئەوەی کە ئەو دوور بخرێتەوە لە سەرۆکایەتی یەکێک بلە هۆکارەکان ئەمریکا هەستی بۆ مەترسیە ئابووریە مۆنۆپۆڵە ئابووریە چین کردووە لە عێراق بەڵێ دەمێکە یان تۆ خۆ نمونونەکەت هێنایەوە یعنی حکوومەتی عەبدولمەهدی هەر بەهۆی ئەم پرۆژێوە ڕوخە بەڵام ئەم عێراق هەوڵەدات هاوسەنجێک دروست بکات لە نێوان ئەمریکیەکان و لە نێوان چینیەکانە یعنی ئەمە یان نەگەشتۆتە ڕادەی ئەوەی کە چکەوەی پرۆژەکەی عادل عەبدولمەهدی تاو جیاوازە لەوەی ئێستای شەیع سوودانی یان تاو جیاوازە ئەوە تێنانە کۆمەڵێک ڕێکەوتنامەی استراتیژی ئابووری درێژخایەن بوو کە هەموو ئابووری عێراق و ئایندەی عێراقیشی بە چینەوە ئەبەستەوە ئەمانە ئەویان نەکردووە ئەمە لە ناو خۆی خۆمان وەکو چۆن ڕێگایەک قرتاو بکەین ڕێگای شەمەندەفەر دروست بکەین خۆمان بۆ ئامادە کردووە بۆ هاتنی کاڵە بۆ ڕەنگە سعودیە بۆ نمونە ڕەنگە ئیمارات ئینتازی شتێک بکات لەمەولا ئەیهێنێت بۆ بەسڕە و لە بەسڕەوە ئەوە بەکاردێنێت یعنی مەسەلەکە وەکو ئەوەی
عادل عبد المهدي نییە تاو جیاوازە هیچ ڕێککەوتنێک لە نێوان عێراق و چین سەبارەت بەم مەسەلەی ئاماژە نەکراوە ئەگەر عێراق بێوێت ئەتوانێت لەگەڵ چینە ڕێککەوتن بکات بەڵام وەکو چۆن عادل عبد المهدی ڕوخا ڕەنگە ئەمریکا بتوانێت ئەوەش بڕوخێت لەبەرەوە ئەو ئەزمونە دووبارە ناکەنەوە بەڵام عێراق ئازادە ڕێگای قرتاو دروست دەکات یاخود بەندەری تازە دروست دەکات یاخود پر دروست دەکات ئەمە دیچەکە ناتوان دژی بن ناڕاستە خۆ داخلبوونە بازاڕەش کە ئێستا لە ناو ماڵەکانمان جاران مەسەلەن کاڵای ئێرانی هەبوو یان کاڵای ئەوروپی هەبوو تەنانەت مەسەلەن عراقی بووسە کاملن بۆ بەسین وتیان کلۆباڵ و زلی کوردیشیان دروست کردوەوە کاک فەرید مەسەلەن ئەم مۆنۆپۆلە نائاگاییە کە تەواوی بازاری عراق و ناوچەکەی داگیر کردو سین هەر مەبەستی ئەوەیە یاخود ئێوە زەختر بیکە ئەو لە چوارچێوەی جوگرافیای خۆیت ئەو ئازادە چی دروست دەکات و چی دروست ناکات یان کە تۆ ئەچیت ئەڵێیت جلی کوردین بۆ دروستکە بەو شێوەیە ئەوە تۆ چوی خۆ ئەو بە زۆر تۆی نەبردووە ئەو تۆ چویت تۆ بۆ چویتە چین یەکەم جار یان تۆ بۆ چین هەڵەبژێری بۆ ئەمریکا هەڵنابژێری لەبەرەوەی لە ئەمریکا پارێ زۆرت لێسەنن ڕەنگە میشارەشت بۆ نەکەن بەڵام کە تۆ چویتە چین بەو شێوەیە کە خۆت ئەتەوێ من نامەوێت یان وەکو پراوپاگە دەلیێت بەڵام خۆمان ئەزانین بازاری ئەوێ بازارێکی هەرزانترە یان ئەمریکیەکان بەشێک لە کارگەکانی خۆیان ناڵم گواستۆتەوە بۆ چین بەڵام بەشێک لە پارچەکانی بنمونە کۆمپیوتەر لەوێ دروست دەکەن بۆ بڵێ لەوێ ڕەنگە لە ڕۆژێکە $200 بدەنە کرێکار بەڵام لەوێ $10 ئەدەنە کرێکار لەبەرەوە ئەمریکەکان خۆشیان هەر قازانجەکەن من باسی حکوومەت ناکەم باسی بازرگانەکانەکەم لەبەرەوە ئەمە ینی ئەمە چین ئامادەیە بۆ هەموو جۆرە پرۆژەیەک کە دەوڵەتێک داوای لیاکات مەسەلەکە ڕێککەوتنە یان هیچ شتێک بە زۆر نیە باشە کاک فەرید ئێستا بۆ نمونە ئەمریکا دێت بۆ نەوەی لە عراق ئازادیەک دروستەکە بە ناوی ئازادی و مافی مرۆڤ و دموکراسیەت و ئەوانە لەژێرەوە نەوتەکە بە سوڵتەکەش لەژێر دەستی خۆیەتی سەرەتی ئەوە بە لە ئەفریقای باشوور هەروە مەسەلەن ئەوەی زێڕ و هاوپەیمانەکانی کردویانە و تا ئێستاش فریاد ڕست ئەژمارەکری و تا ئێستا لە جەمسەرگیریە ڕقم یەکە چین ئەوێ ئەو لاسایە بکاتەوە لە ڕێ ئابوووریەوە یان هەر ئەوەی کە بەو هەرزانیە و بەو هەرزانی کەلوپەل و شتومەکە بازاڕەکان کۆنتڕۆڵ ینی نابێت هیچ شتێکەکە بۆ منە بۆ عراق پەیامێکی جیاوازیە بێ بۆ ئێران جیاواز خۆی مامەڵە لەگەڵ چین جیاوازە لەگەڵ مامەڵە لەگەڵ هەر وڵاتێشتر چونکە چین داوای زۆر ناکات ینی وەکوڵێ نرخێکی گونجاوت پێشکەشەکات تو ئەتوانی ڕەتیکەیت تۆ ئەتوانیش پێی ڕازی بیت بەڵام مەسەلەکە بازرگانیە تۆ بەرژەوەندیت لەکوێ زۆرتر قازانجەکەیت وەکو سەرمایەدار تۆ لەگەڵ چین چونکە کەرەستەیەکت بۆ دروست دەکات بە نرخێکی هەرزان تۆ ئەیهێنیتەوە ئێرە ئەتوانی بیفرۆشیتەوە بەڵام ئەگەر هەمان بە هەرزانی و قازانجی شەکەیت بەڵام ڕەنگە بچیتە بەریتانیا یا فەڕەنسا یا ئەمریکا هەمان کەرەستەت بۆ دروست بکەن بە دڵنیاییەوە گرانتر بۆ دروست دەکەن کە هاتەوە ئێرەش ئەبێت گرانتر بیفرۆشیتەوە ئەمریکا دەرەقەتی و شەڕ دێت ئەنجا ئەوە کێشەی ئەوانە کێشەی ئێمە نییە ئەمە چونکە ئەوەی کە لە چین ئەگوزارێت لە ئەمریکا ناتوانێت بگوزارێت چونکە لە ئەمریکا کرێکار پارەیەکی زۆر وەرەگرێت چین ئەو کێشەی نییە بە پارەیەکی کەم و ئەو پارەکەمی کە ئیداتە کرێکارەکەی خۆی بەشیەکەت بەشی ژیانی خۆیەکات یان چکە ئاستی ژیان لەوێ نزمە و ئەو دەوڵەتی کە ئەوێ بچێتە ئەوێ شتێک لەوێ بەرهەم بێنێت و پارە بداتە کرێکارێک هەر کەمتری ئەداتێ و چینیەکەش قازانجەکات و ئەم پەیوەندیان بەوە نییە یان هەتا شت بۆ ئەمریکەکانش وەکو باسم کرد دروست دەکەن پارەی خۆیان وەرەگرن تەسلیمی ئەەکەن هەمویان قازانجن ئەوان ئەڵێن پرۆژەکەیان بەو شێوەیە ئێمە نامانەوێت ئێوە داگیر بکەین نامانەوێت بتان چاوسێنینەوە بڵێ ئێمە ئەمانەوێت هەردوو لامان قازانج بکەین چیتان ئەوێت وەرن بە پرۆژێ هاوبەش بکەین و دەرگای ئەوانیش بە قسەی خۆیان کراوەیە بۆ هەموو وەبەرهێنەرێک کە پارەی خۆی بەرێت بۆ چین و لەوێش سەرمایە گوزاری بکات یعنی ئێستا چینی ئێستا وەکەوەی زمانی ماو نییە ینی من لەوێ بووم کە سەیری ئاڵای چینم ئەکرد ئەبینیم یەک ئەستێرەی گەورەی تایە
لەگەڵ چوار ئەستێرەی بچووک وەکو فزۆر حەزم کرد بزانم ئەوە بۆ 5 ئەستێری و گەورەکە چیە و بچووکەکان چییە وتیان ئەستێرە گەورەکە ئەمە ڕەمزە بۆ پارتی کۆمۆنیستی چین کە حکمی چینەکات ئەوەی تریشیان ئێمە باوەڕمان بە کرێکار هەیە یەکیان کرێکارە یەکیان جووتیارە یەکیان بورژوازی نیشتیمانیە و یەکیان وردە بورژوازیە یعنی ئەمان ئەڵێن ئێمە دژی ئەوە نین کە دەوڵەمەند پەیدا بێت من خۆم لەوێ نەدوەیەکیان کرد وتیان ئەو نەدوەیە بۆ ئەوەی پرسیارمان لێ بکەن شتێک ئێوە نەیزانین یاخود لی تێنێگەیشتون من ئەو پرسیارم لا بوو جوابەکەم وەرگرتی بوو لە شوێنێشکە بەڵام حەزم کرد ڕاستە خۆلی وەرگرم وتم ئێوە چۆن پەیوەندی نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی ڕێکەخەن و ئایا ئێوە کە ڕێگە بە کەرتی تایبەت ئەدەن ئایا دەوڵەمەند دروست نابێت و ئایا ئێوە دەوڵەمەندتان هەیە یان نا ئەمە دەوڵەتێک کە خۆیڵەت من سۆسیالیستم و پارتی کۆمۆنیست حکمی ئەکات من ئەمویست لە خۆیان ببیستم وتیان بەڵێ ئێمە پەیوەندیەکەمان لەگەڵ کەرتی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت ڕێکخستووە کەرتی گشتی کە گەورەکەیە و بەهێزەکەیە ئەمە هی دەوڵەتە تایبەتەکەشی سەرمایەدارەکانە ئەنجا ئەوەستێتە سەر ئەوەی کە سەرمایە چەندە و هێزی چەندە و باسییان کرد وتیان ئێمە بۆ جۆرە سەیری مەسەلەکەکەین وەکو فڕۆکە چۆن بە دوو باڵ ئەفڕێ ناتوانێت بە یەک باڵ بفرێت لای ئێمە ئابووری ئێمە ئەبێت ئەم دوو باڵی هەبێت باڵێکیان کەرتی گشتی بێت و باڵێکیان کەرتی تایبەت بێت و هەر کەسێک سەرمایە گوزاری ئەکات لە وڵاتی ئێمە ئەتوانێت پارەی خۆی بێنێت و بە پێی یاساکان ئەتوانێت بیکات لەبەرەوە چینی ئێستا بە دڵنیایەوە جیاوازیان ئەو سۆسیالیستەکەی ئەوان زۆرتر بۆ مەسەلەی هەژارانە دوو ئەزمۆنیان هەیە زۆر سەرکەوتووە یەکێکیان ئەوەی من بینیم کەمکردنەوەی هەژاریە ئەم حکوومەتی ئەوێ زۆر هەوڵی ئەوە ئەدات کە هەژاری کەم کاتەوە و ئەوەندەی من متابعەم کرد بێت ئەو ڕژێمێک کە ئێستا لەوەیە ئەمە لە هەموو حکوومەتەکان یا ڕژێمەکانی پێش ئەوە سەرکەوتوتر بووە لە کەمکردنەوەی هەژاری لە وڵاتی چین و تا ئەندازەیەکی زۆر نەهێشتنی بێکاریش کاک فەرید ئەوەی کە ئەمریکیەکان باسیەکەن مەسەلەن مخۆم لە چەند دیبلۆماتێک مەسەلەن لەوەی زانکۆی ئەمریکی پرسیارم کرد ئەوان بە ئاشکرا ناشارنەوە ئەڵێن ئەولەویاتی ئێمە ئۆکرانیا شەڕی ئۆکرانیا و رووسیا و ئەو مۆنۆپۆڵەی چینە چین بۆ اقتصادی جیهانی پێت وابێ ئەمریکا بەشەڕ ڕوبڕووی ئەو مۆنۆپۆلە ببێتەوە لە عراق بێ لە شوێنێکی تر بێ کێشەیەکی عسکەری سەربازی بۆ چین دروستکا و بیاڵێنێتە شەڕێکەوە نازانین ینی ڕوتی ڕووداوەکان بەرەوەی ئەچێت بڵێ نا ئەوەی ینی وڵاتان ئێستا لەم هەلو مەرزەی ئێستادا ئەوەندەی پێیان ئەکرێت خۆیان دوورەخەنەوە لە شەڕ ینی ئێستا چین کێشەی تایوانی هەیە ئێوە ئەتوانێت بە 24 ساعت بگرێت هیچ کێشەی نییە بەڵام تووشی شەڕە بێت لەگەڵ ئەمریکا بڵێ ئەمە نایێت تووشی شەڕ بن با کێشەکەت بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە ئەی هەڵنەوە بۆ زەمن بە مەرجێک تووشی کێشەی شەڕ نەبن چووکە ئەو کاتە ئابوووریەکەیان وێرانە بێت ینی کە شەڕ بوو ئەمریکا شەڕەکە لە ناو چینە بێت لە دەوروبەری چینە بێت لە ئەمریکا نابێت لەبەرەوە ئەوان ئەم هەڵە گەورەیە ناکەن بەڵام ئەوەندە پێیان بکرێت هەوڵەدان بە شێوەی دیبلۆماسی کێشەکانیان چارەسەر بکەن و خۆیان تووشی شەڕ نەکەن بۆ ئەوروپا تێگەیشتنی چینچیە هەمان ئەو مۆنۆپۆڵی اقتصادیە کە بازارەکانی ئێوانی شستا لە سوید لە مەسەلەن لە بەریتانیا شتێ نووسرامیت بەڵام بە کوالێتیی ڕەنگە باڵاتر بلەوەی بۆ عراق دروستەکرێ مەسەلەن بۆ ئەوانیش ئەویان هەیە و مۆنۆپۆلە هەیە هەمان شت جیهانی ڕۆژئاوا چ ئەوروپا بێت چ ئوسترالیا بێت ئەمریکا بێت یەک کێشەی لەگەڵ چین هەیە چین ئەتوانێت هەموو یەکە یان بۆ نمونە ئەگەر تەنانەت ئەگەر بچیت بۆ مەسر شوێنێکی لێ خان خەلیلی پێ ئەڵێن شوێنی توحەفی ینی وەکو گەشتیارێک ئەچیت هەندێک شتی جوان بکڕی بۆ دیاری تمسالە چپساری فڕعونیە کۆمەڵک شتی وایە من چوومەتە ئەوێ هەندێک شتم کڕیوە بەڵام دواتر کە گەڕامەوە ماڵە بینم هەمووی لە چین دروست کراوە کاتی خۆیان دروستیانە کرد بەڵام ئێستا لە باتی ئەوەی لەوێ بە دەجوونەی دروست بیکەنەوە بە یەک جوونەی بۆیان دروست دەکەن ڕاستە خۆیان ئەمە زەرەرە بۆ ئابووری مصری بەڵام حکوومەت ناتوان لە تۆ بگرێت تۆ شت ئیسیراد بکەیت ینی قانونیە شتەکە تەنانەت من نمونەیەک دێن بووە نمونەی هەر پەیوەندی بە مصرەوە هەیە مصر کێشەی
تەکسیەکانی هەبوو ئەویست تەکسیەکە کۆنەکان وەرگێتەوە و تەکسی تازەیان باتێ بەڵام یعنی چۆن لەکوێ بێنێت لەگەڵ چینیەکان باسی کرد ئەوان وتیان ئێمە ئەتوان کێشەکەتان بۆ چارەسەرکەین یان لە باتی ئەوە ئێوە ئۆتۆمبیل لە ئێمە بکڕن ئێمە معاملەکەتان بۆ دروستەکەن خۆتان ئۆتۆمبیلەکان دروستکەن بەو شێوە یعنی چین هات قازانجی کرد بۆی کە ئەم کارگەیەکی دروست کرد بۆ ئەوان کە ئێستامان ئینتاجی سیارەی تەکسیەکان زاتەکانە خۆیان ئەیکەن و هەم کێشەکەش چارەسەر بوو لای ئەوان مەبەستیان ئەوان ئەسلوبی ئەوان وایە ئەڵێن ئێمە قازانج دەکەین و بەشێکی قازانجیش بەشێکی باشی قازانجیش بۆ ئێوە ئەهێڵینەوە احتیکار ناکەین ئەوەیە مەسەلەکە بەڵام ڕەنگە تۆ لەگەڵ ئەمریکیەکان مامەڵە بکەیت ڕەنگە لە سەدانەوەدی بۆ ئەوان بێت بۆنە بۆن مەسەلەی نەوتەکە یان ڕەنگە بڵێن ئێمە لە سەدا هەفتای بۆ ئێمە لە سەداسی بۆ ئێوە ئەو تا دۆلارەکە لە ژێر دەستی ئەوانە یاری پێکەن لە بازاڕی عراق ئەوەی ئەوان نا ئەوە مەبدەی ئەوانە ئەو مەبدەیە کە تا ئێستا لەسەری ئەڕۆن ئەڵێن ئێمە قازانجەکەین حەقی خۆمانە ئێوەش حەقی خۆتانە قازانج بکەن با هاوکاری یەکتری بکەین یعنی ئەمە بۆ وڵاتێکی هەژاری وەکو ئێمە وەکو عێراق وەکو کوردستان بۆ ئێمە زۆر گونجاوە بۆ ئێمە ڕەنگە قرس بێت لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئەمریکا ماماڵە بکەین لە ڕووی ئابوووریەوە ناتوانین بەڵام ئەمان ئامادەیان تایە لەبەرەوە زۆربەی زۆری وڵاتان یان ئەوەی کەوان زۆر ئێستا ماماڵی لەگەڵاکەن هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ باکووری ئەفریقیا و بەشێکی زۆری ئەفریقیا خۆشی مامەڵی ئێستا لەگەڵ چینە یەک خاڵی تریشیان هەیە ئەوان ئابووری و سیاست لێکجیاکەنەوە یان ئەوە پەیوەندیان بۆ نییە بەڵێ ئەمە من خۆم پێم خۆش نییە وابێت یان بۆن بەشێک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوەیە کە ئەمریکا خۆی پابند دەکات بە پاراستنی مافی مرۆڤ خۆی پابند دەکات بە بوونی دیموکراسی بە ئازادی سیاسی ئەوان پەیوەندیان بەو مەسەلانەوە نییە تۆ ڕژەوێکی دیکتاتۆری ئەتەوێت تونێلێکت بۆ دروست تونێلیەکیان پێویستە یا جادەیەکیان قرتاو ئەکرێت یاخود پرۆژەیەکیان هەیە ئەتەوێت بۆیان دروست کرد پەیوەندیان بەوە نییە تۆ ئەمە دژی گەلی خۆتی یاخود گەلی خۆتنی ئەوان ئاڵێن ئێمە دەست لە کاروباری ناوخۆ وەرنادەین ئێمە لە ڕووی ئابوووریەوە چیتان ئەوێ بۆتان ئەەکەین ئەمە دیکتاتۆر نییە ئەمە باشە خراپە پەیوەندیان بەوە نییە ئەوروپا ئەمە مەرجەکانی ئەوروپا ئێمە ڕاهاتون لەگەڵ ئەوروپا و پێشمان خۆشە هەموو دەوڵەتێک وا بێت یان پاراستنی مافی مرۆڤ مەسلەی دیموکراسی مەسلەی هەڵبژاردن ئەوە بەشێکە لە پرینسیپەکانی خۆمان بەڵام چینیەکان ئەوەی خۆیان دەرهێناوە هەر لەبەر بەرژەوەندی خۆیان بە دڵنیایە چونکە ئەمە دەرفەتێکی وە ئەرەخسێنێت بۆ ئەوەن ئازاد بن مامەڵە یعنی ئەمریکا ڕەنگە یا ئەوروپا مامەڵە لەگەڵ دەوڵەتێکی دیکتاتۆر نکات کە گەلی خۆی بچەوسێنێتەوە بەڵکو بچێ بێڕوخێنێت ئەوان ناچن بێڕوخێنێن ئەوان مامەڵی لەگەڵاکەن مەبەستم لەوەیە کە ئێستا ئەوروپا بەشێکی زۆری هاوپەیمانە لەگەڵ ئەمریکا و مەسەلەن هەندێک جا بەرزنوزمی لە سیاسەتەکانیان دروستە بێ بەڵام ئەو مۆنۆپۆلە ئابوووریەیان ئەو بازاڕە کاریگەری لەسەرەوە دروست نەکردو کە پەیوەندی دیبلۆماسیش لە نێوان چین و وڵاتان چونکە بازاری ئەوروپیشێکی لە کێشەکانی ئەوەیە کاڵای چینی کە ئەچێتە ئەوێ ڕاستە هەرزانە بەڵام کوالیتەکەشی باشە یان گەیشتۆتە ئەو ڕادەیە کە بۆتە ڕکابەرێکی بەهێز بۆ کاڵای ئەوروپیەکەن یانەوەی کێشەیەکە بۆ ئەوروپا کێشەی ئێمە نییە چکە ئەمە هیچمان نییە چینیەکەم بێن منافسی ئێمە بکەن بەڵام ئەوان بەڵێ ئەمە کێشەکە گەورەیە بۆ ئەوان یان ڕەنگە مەلی تێنەگەیت چونکە ئێمە بەو قۆناغە تێنەپەڕین نەهێشتا نەگەیشتون تا قۆناغی پیشەسازی کاڵامان هەبێت و بخێنە بازاڕەوە و تووشی منافەسە بێت لەگەڵ وڵاتێکی تر ئێمە زۆرتر هەرێمێکی هاوردەکارین لەسەر هاوردن ئەژین لەبەر ئەو کێشیامان نییە بەڵام ئەمریکیەکان ئەوروپیەکان هەتا تەنانەت ڕوسیاش کێشیان هەیە لەگەڵ چین لەم مەسەلەیەدا هەر ئێستاگە لە جادەی مەلیک مەحموودیان لە شەستەکەی سلێمانی سیر بکەیت کاکفەری جاران مەسەلەن سیارەیان ئەمریکی بوو یان خەلیجی بوو کە پێوترا معاملەکان کە لەوێ بوو ئێستا بەشێکی زۆری سینیە واشیان کردو مەسەلەن لە بازار سلێمانی بە قست وا ئەدەنێ سنە 2000 $3000 دەکە زۆر سیارێکی 2023 دەنێ ڕاستێکی کەم
ئەمە هەر لە توارچەوە و سیاسەتی کە جەناب باسی کرد. نه ئەمە پەیوەندی بەوە نییە، ئەمە پەیوەندی بە گەشەی چینەوە هەیە. بازار اقتصادیکا لە مەسەلە. خۆ چین خۆی هەرە بێت ئۆتۆمبیل دروست بکات، بەڵام پەرەی پێدات و هەرزانتر دروستی ئەکات. ئەمان هێشتا پەرە گەشیان پێداوە، ئێستا پێش ئەوروپا کەوتون لە مەسلەی دروستکردنی ئۆتۆمبیلی کارەبایی. و بەکاریشی دێنن بۆ تەکسی لە ناوخۆی وڵاتە. یعنی گەیشتۆتە ئەو ڕادەیە کاتی خۆی فڕۆکەی چینی نەئەفرۆشرا. یعنی سێ چوار وڵات هەبوو کە چکە وەکو شتی تر نییە، هینەکەی تەکنیکەکەی زۆر قورسە، بەڵام ئێستا ئەمەشیان تێپەڕەن گەیشتونەتە ئەم مەرحەلەیە و ئێستا خەریکن تەرویج بۆ فڕۆکەی چینی شەکن. ئەوەی تێبینیت کرد بێ معلومات لای جەنابەت هەیەکیت پەیوەندیان لەگەڵ چ جەمسەرێک یان وڵاتە زلهێزەکان هەیە ئەوان پەیوەندی سیاسی و سەربازی ئەوان تا ئێستا هیچ هاوپەیمانیەکی عسکەریان لەگەڵ هیچ وڵاتێکە نییە، بەڵام مەحوارێکەیە ئەوەی دامی بکەن بۆ نمونە کۆریایی باکوور ئەوەی کیمل سۆنگ ئەوەنە شار پارتی کۆمەنیست حکومیەکات ئەوان پەیوەندیان زۆر پتەوە لەگەڵ ئەو و لە ڕێگەی لە ڕەچەڵەکی نژادیشە کۆری و چینی لێک نزیکن، ینی لە ڕووی مێژوویەوە پەیوەندی بەهێزیشیان هەبووە. هەندێک میانی ئەو هینانیان هەیە، بەڵام کێشەیان لەگەڵ ئەمریکا هەیە لەسەر مەسەلەی تایوان، کێشیان لەگەڵ بەریتانیا هەبوو. من بۆچی ئەڵێم چینیەکان بە شێوەیەکی جیاواز لە جیهان بیرەکەنەوە. من نمونەی ئەوان ئێستا کێشەی تایوانیان هەیە هیچ خۆیان تێوە نەگلاندووە، ینی ڕەنگە وڵات هێشتر بێت یەکسەر پەلاماری بات ئەتوانێت بیگرێت لەما وەکو چۆن عراق لە ماوەی 5 ساعات هەموو کوێتی گرت، ئەوانش ئەتوان لە ماوەی 24 ساعتە هەموو تایوان بگرن، بەڵام نایانێت خۆیان تێوە بگرێنن. لەگەڵ هیند و لەگەڵ ئێران و لەگەڵ مەسەڵەن رووسیا ئەوانە لەگەڵ رووسیا بەدڵنیایەوە هاوپەیمانیەکی ناڕاگەیەندراویان هەیە. ئەم کێشەی کە تووشی رووسیا بۆ قازانجی چینی تایە، یعنی چونکە ئەمە دوو ڕکابەری چین کە رووسیا و ڕۆژئاوایە بەربوونەتە گیانی یەکتری منافەسە یەکتری ئەەکەن و هەردووچیان ئومێدی ئەوەیان هەیە کە چین لەگەڵ ئەوان بێت پێگیری لانەکەی تر نەکات، لەبەرەوە ئەوەندە ناجوڵێنەوە، ینی هەوڵ نادەن کە کارێکی وا بکەن پاڵی پەیوەنێن، یعنی ڕۆژئاوا ئەوەندە فشار ناخەتە سەر چین کە ناچاری بکات بەلای رووسیا بچێت و رووسیاش نایەوێت ئەوەندە فشاری لێ بکات وای لێ بکات بچێت بەلای ئەمریکا و ڕۆژئاوایە، ینی ڕهینە ڕۆڵە سیاسیەکەی زۆر ڕوون و ڕاشکاو ناکات نە ئەوەی نییە، ئەوەی نییە تا ئێستا ئەوەی نییە. ئەگەر هەیبەت تەنها لەگەڵ کۆریا هەیەی، چکە ئەو کۆریا هەر هەتا کللتوری کەلتوریە و مێژوویشە، چکە یان کۆریەکان چۆن ینی ئەو پرسیارە دێتە پێش باشە پاش 5-6 ساڵ چۆن توانیان بۆمبی ئەتۆم دروستکەن ئەگەر لە چین وەریان نەگرت بێ. لەبەرەوە پەیوەندیەکەیان زۆر پەیوەندی بەهێزە، پەیوەندی زۆر نزیکیان لەگەڵ ئێرانیەکان هەیە، تا ئەندازەیەکی زۆر عقلی ئێرانی زۆر نزیکە لە عقلی چینی لە گەشە و لە شێوەی کارکردنە. ینی ئەتوانم وەکو تەشبیهی بکەم بڵێم ئێرانیەکان چینیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بە هەمان شێوە کارەکان، یان ئەسلوبیان زۆر نزیکە، یان ئەو چینیەکان سوود لە هەموو شتێک وەرەگرن و ئەوەندە پێشیان بکرێت هەوڵەدەن لەسەر استراتیژی خۆیان بڕون. ئێران وایە و چینیەکانی شوون. زۆر باشە کاک فەرید کەواتە ینی بۆ جارێکترەوە بپرسمەوە ئەمریکا ئەوروپا مەسەلەن لە هەر شوێنێک بێ لە بەرژەوەندیەکانیان لە بازاڕەکانیان بدەن شتێکی واریدە بۆی ئەم مەشغوڵیان کرد. مەسەن زۆر ئەو قسەیە ئەکرێ مەسەلەن ئەڵێن ئێران بە پشتی سین ئەواکە یان ئەمریکا ئەوێت تۆزێک لە ئێران نزیک بێتەوە بۆی تۆزە لە سین دووری خاتەوە. ئەنجا ئەمە دیبلۆماسیەتی ئەمریکیە، یعنی ئەم وەکو ئەم جارەیان کە هیچیان پێ نەکرا و نەیان توانی کسنجەر چوو بۆ چین، یان کسنجەر پێش زمانی شەڕی سارد چوو بۆ چین و پەیوەندیەکی استراتیژی تازەی لەگەڵ یان دروست کرد لە نێوان ئەمریکا و چین بۆ ئەوەی چین و یەکێت سۆڤێتی ئەو کاتە یەکرد نەگرنەوە دژی ئەمریکا. ئەم جارەشیان ویستیان وا بکەن، بەڵام ئەم جاریان زۆر سەرکەوتوو نەبوون،
نیانتوانی ئەمریکەکان زۆر سەرکەوتو نەبوون ئەو چین خۆی ئەوێت خۆی ساخ نەکاتون نە لەسەر ئەمریکەکان نە لەسەر رووسیا ئەمە بۆ ئەو باشە لەم قۆناغی ئێستادا بەڵام ئەوان پێیان لە ڕوو استراتیجیەوە پێیان یان قازانجیان لەوەدایە کە رووسیا لاواز بێت ئەوروپا لاواز بێت ئەمریکا لاواز بێت بەڵام ئەوە دەستی ئەوانی تیانی ئەمانە خۆیان کێشە لە نێوانیانە هەیە بەڵام ئەگەر لەگەڵ یەکێک لەو سێلانی یەک بگرێتەوە رووسیا لە هەمویان نزیکترە بۆ چین بەڵێ لەناو خۆیاندا سیستەمی ژیان و سیاسەتی بەڕێوەبردنیان مۆفەقە ئەوی تێبینیت کرد لە ژیان و بۆ قەرەباڵغیەوە ئەوان ینی گەشەیەکی ئابووری زۆر گەورەیان دروست کردووە لەوێ ئەوەی خۆیان ناوی ئەنێن معجزە هەندێک جار فعلا ئەتوانی بە معجزە حسابی بکەیتیان لەوەیە کە توانیویانە لە ماوەیەکی زۆر کەمە ڕێژەی هەژاری زۆر دابەزێنن یان تۆ لە هەموو حاڵەتێکدا گەلی چین وەکو گەلی ئەمریکا و ئەوروپانیە گەلێکی هەژارە هەل خۆی لە ئەساسە هەژارە بەڵام کە ئەوان توانی بێتیان یان ڕێژەکە بگەین بۆن لە 1970 لە 1970 دابەزێنن ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بەڵام ئەمە بە دڵنیاییەوە بە دەوڵەتێکی مرکزی ئەکرێت بۆیە لە وڵاتانی تر ڕەنگە زۆر سەرکەوتو نەبوون یان من نمونەیە کرد بۆ بێن ئێمە لە عێراقا ڕاگواستن هەبوو عێراق لە چینیش ڕاگواستن هەیە بەڵام ناڕاگواستن وەکەوەی خۆمان ئەو کە لە عێراقا هەبوو بەڵام لە ئەنجامە جیاوازە یان لە عێراقا هات گوندەکانی ئەتەقاندەوە ئەیبرد هەندێک مجەمەعاتی بۆ دروست کردبوون بەڵام ئەوانە کە لە شوێنی خۆیان ئەگەر بمانایە وەکو خەڵکانێکی بەرهەمهێنەر ئەمانەوە بەڵام ئەو ئەیهێنار ئەیگواستنەوە بۆ شوێنێشتر ئەیکردن بە بێکار یاخود ئەوایە بچن بۆ جنوبی عێراق کارێک بۆ خۆیان بدۆستنەوە ئەمان بە هەمان شێوە ئەیکەن ئەمان ئەبینن لە شاخە کۆمەڵێک گوند هەیە یعنی ئینتاجیان زۆر کەمە ئەچن شارێکیان بۆ دروست دەکەن کە شارەکەیان دروست کرد ئەمان ئەبەنە ئەوێ کارگەشیان لەوێ دروست کردی هەمیان ئەچن بۆ کارگەکان و ئەوەی کە لە کشتتوکاڵ ئەزانێ پرۆژە کشتتوکاڵیان بۆ دروست کردووە و هەندێکیشیان کار ئەخەنەگار بۆ پرۆژەی ڕاگررتنی بە بیابان بوون چکە لەوەش ئەو کێشیان هەیە کە خاک دەمێک ئاویتیانە بۆتە بیابان بەمانە کاری پێەکەن و ئەمانە ئەگەر بە دڵنیای و ئەگەر لە شوێنەکان خۆیان بمانایە مناڵەکانیشیان ڕەنگە هەر فێری خوێنەواریش نەبوونایە بەڵام کە ئەس نەشارەکە و شارە تازەیە مناڵەکانیشیان گەشە ئەکەن و ئەچن بۆ خوێندن و ئەوانە یان لە هەموو ڕۆیە کەوتوانیانە قازانجیان پێ بگەین لە ڕووی پێگەیاندنی کادری حکومی و ئەوانەوە چی تێبینی کرد بە ڕێزکافری ئەمان زۆر دەوڵەتێکی ناوەندین یان وەکۆی ئێمە نین حزبەکەشیان حزبێکی ناوەندیە و ئێستاشە لەسەر شێوازی کۆن ئەڕۆن زۆر بایەخ بە پەروەردەی حزبی ئەدەن زۆر بایەخ بە دروستکردنی کادر ئەدەن ئەوان وتیان ئێمە نزیکەی 75 ساڵە حکمی ئەو وڵاتە ئەکەین یان ئەزمونێکە بۆ خۆی 75 ساڵ یان دەوڵەتەکە زۆر بەهێزە حکومەکە زۆر بەهێزە کە توانیوەتی 75 ساڵ بتوانێت بەردەوام بێت لەسەر ئەو سیاسەتی خۆی کاوادر زۆر دروست دەکەن بۆ حەزب هەمویان پێ ئەگەێنن و پاشان بڵاویانەکەنەوە بە پێی کارەکانی خۆیان پەیمانگای کادرانیان هەبوو پێێنە ئەوان پێیانە خوێندنگای حزبی بەڵام ئێمە لای خۆمان پێڵین پەیمانگای کادران لەوێ وەکو زانکۆیەکە کۆلێجێک لێرە لای خۆمان چۆنە لەوێ ئەو پەیمانگای کادرانی ئەوان بەو شێوەوێ مامۆستای زۆر بەتوانیان بۆ ئەهێنن هەر لەوێ ئەمێننەوە و دەوراتەکانیش بەردەوامە یانی کە ئەینێرن بۆ شوێنێکە لەوێ ئیش بکات ڕەنگە ساڵی داهاتوو دەورەیەشتر ببینێت بۆ ئەوەی تەنها زانیاری پێش ساڵ و 2 ساڵی لا نەبێت بەڵکو شتی تازەش فێبێت لە مەسەلەی پەروەردەیە زۆر لایەق بەم پەروەردەی حزبی ئەدەن و لەمەیانە زۆر سەرکەوتون وڵا گفتوگۆکەم لەگەڵ جەنابەت حەزەکەم درێژە پێ بدەین بەڵام کاتێکی من دیاری کراوە کاک فەرید بەڵام ئەگەر بپرسم ئایندەی هەم اقتصاد هەم سیاست بۆ چ جەمسەرێکە بێت بۆچین بڵێ ئێستا چین بۆ تەزل هێزێکی جیهانی یعنی ئەو ئەمریکا کۆتۆ لە اقتصادەوە چین هیچ شتێک دروست ناکات لە ئەمریکا
ئەمریکاش دروست دەکات لە چین و ئەمریکا کە شتێک دروست دەکات کە ئیخاتە بازار بە گرانی ئەیخاتە بازار لەبەرەوە ڕێگە بازاری کەم بێت ئەمان هەمان شت دروست دەکەن ئەیخەنە بازارەوە هەمان کوالەتیە و هەرزانتر لەبەرەوە یعنی دیارە چێ بازاری زۆرتر لە بەردەمایە ئەوان بە دڵنیایە و بەردەوامە بن و ئەو گوتارەی ئەوانیش گوتارێکی جوانە یعنی ئێمە ئەتوانین زۆر سوودی لێ وەربگرین وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان ئەتوانین سوودمەند بین لەوەی کە ئەو پرۆژانێک کە خۆمان پێمان ناکرێت ئەو پرۆژەی استراتیجیە وەکو پرد ڕێگاوبان دروستکردنی تونێل بەتابەتی دروستکردنی شەمەندەفەر دروستکردنی یان ئەمە خەونێکە کە ئێمە شەمەندەفەرێکمان هەبێت لە هەڵەبجەوە تا زاخۆ یعنی شتێکی زۆر ڕێکوپێک دەرەچێت و وڵاتەکەش هەردووچی یان بۆ نمونە ئەتوانێت ئێمە بە 3 سەعات لە سلێمانیەوە ئەگەینە هەولێر ئەو ئەتوانێت بیکاتە سەعات و نیوێک یان تۆ لە هەڵەبجەوە تا دهۆک بە 3 سەعات ئەگەیت ئێمە لە کاتێکە تا هەولێر بە 3 سەعات ئەگەین یعنی کۆمەڵێک شت هەیە ئەوان حسابی ئەوە شەکەن یعنی ئەگەر بێت و هەرێمی کوردستان و بادرێکی وها بکە ئەمریکا پێی ناخۆش نابێت با ئەمریکەکان زۆر پێیان نەخۆشە بێت بە دڵنیایەوە ینی ئەوان چۆن ئەوەندە پێیان بکرێت هەوڵەدەن عێراق دوورخەنەوە دووری خەنەوە لە ڕکابەرێکی بەتوانا و بەهێز کە کاریگەری زۆری لەسەر عێراق ئەبێت یانەگەر دەوڵەتێشتر بێت کاریگەری نەبێت چکە ئەمریکەکان کێشیان نییە ئەگەر ئێمە هەتا هەندێک پرۆژە لەگەڵ ئێرانیش دروست بکەین یان وەکو عێراق یا لەگەڵ مەسر یا لەگەڵ ئەوروپا کێشیان نییە چکەمە ئەزانن ینی محدود تەسیرەکەی سنووردارە بەڵام ماوەڵە لەگەڵ چین سنووردار نابێت ئەوە خۆیان ئەوە ئەزانن بەڵام لە هەمان کاتە هەر وڵاتێک برژەوەندی خۆی ئەوێت و بازاریش کراوەیە ئەبێت هەر وڵاتێک بەپی بەرژەوەندەکانی خۆی وڵاتان ماخیر پرسیارە بەڵام کاک فەرید ینی ئەوان لەسەر کەس وەکو کورد و تەنی بە جواب دێن مەسەلەن سبەینی لێ بقەومێ نا من باسم کرد ئەوان مەسلەی مافی مرۆڤ شتی وایان نییە مافی دیموکراسی و ئەو شتانیان وڵاتی غەدر ئەوان تا ئێستا خۆیان دوور خستەوە لەو مەسلەیە ئەڵێن ئێمە تێڕوانینێکی ئابووریمان بۆ مەسلەکان هەیە بەڵام خۆی ئابووری لە سیاست جیا ناکرێتەوە بەڵام لای ئەوان بۆ ئەوان جیاکرێت ئەمە هەر خۆشی ئەم سیاستەوە ئەکات هەندێک جار بازاریان زۆر کراوە بێت یان بۆ نمونە ئەوان کە شتێک بۆ ئەمریکا دروست دەکەن خۆ ئەمان بەو جۆرە ئەمریکا منافسی ئەوانە بەڵام هەر بۆی دروست دەکەن چکان هەر قازان دەکەندەوە کرێکار ئیشەکات لەوێ کارگەکانی ئەوان ئیشەکات و دۆلاری ئەمریکی وەرەگرن یان حسابی ئەوە ئەکەن ناڵێن ئێمە بۆ دوژمنەکەی خۆمان بۆ مناسەکەی خۆمان دروست ناکەین یان تێڕوانینی ئەوان زۆربەی زۆری تێڕوانینێکی ئابووریە بەڵام ئابووری وەکوتم لە سیاست جیا ناکرێتەوە لەبەرەوە ئەوەشیان لەبەر چاوە بەڵام سیاسەتی دەرەوەی چین سیاستێکە خۆیان دووریان خستۆتەوە لە مەسلەی مافی مرۆڤ و ئەو شتانە زۆر سوپاس بۆ بەڕێز فەرید ئەسەسەر سکرتێری ئەنجومەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ